ئەمە پەیکەری چنار و هێمنە کە 24 ساڵ لەمەوبەر لە کاتی گەڕانەوەیان لە قوتابخانە ڕێگایان لێون بوو لە سەرمادا ڕق بوونەوە. چنار و هێمن ناسیح لە 7 1992دا لە کاتی گەڕانەوەیان بۆ کەمپی ئاوارەکانی شانەدەری لە نزیک سەی سادق بەهۆی بەفربارینەوە ڕێگایان لێون بوو دوای شەوێک بە مردویی دۆزرانەوە. هاتینەوە بە گوێچەمەکە کە سێرمان کرد دوو مناڵکەوتون کچ و کوڕێک بە ناوی چنار و هێمن. کوڕەکە ڕق بووەوە، کوڕەکە دیار بوو هەر ئێوارە مردبوو، شەو مردبوو. بەس کچەکە زیینە بوو، مابوو. لە خەسخانەکەیش مابوو، دکتۆرێکی لێ بوو، ناوی دکتۆری وەڵدا بوو، زۆریش خەریک بوو لەگەڵیا. تر بەداخەوە گیانی دەدەزا کچەکەش. خێزانی چنار و هێمن لە بنەڕەتدا خەڵکی ناوچەی قادرکەرەمن و باوکیان ئەنفال کراوە. لە ساڵی 1992دا وەکدایان خێزانی تری ئاوارە لە کەمپی ئاوارەکانی شانەدەری نیشتەجێ بوون. چنار لە پۆلی 4 و هێمنیش لە پۆلیەکی سەرەتایی بوون. ڕۆژانە بۆ گەیشتن بە قوتابخانەکەیان لە کەمپەکەەوە دەچوون بۆ سەی سادق. بەداخەوە لە کاتی گەڕانەوەیان بۆ ماڵەوە لەو هینی نشێ و چۆڵەوانەی نزیکی سەی سایق ڕق بووبوونەوە لە باتی ئەوەی کە بڕۆنەوە بەرەو لای کابینەکانی شانەدەری کە ئەو کاتە ئاوارەکانی تیاوو بگەڕێنەوە، بەڵام بەداخەوە ڕێگان هەڵە کردو هەردووکیان ڕق بووبوونەوە. بارودۆخی ئێستای کەرتی پەروەردە لە 24 ساڵ لەمەوە بەردەچێت. مامۆستایان دەڵێن هاوشێوەی ساڵانی دوای ڕاپەڕین کەرتی پەروەردە بەدەست دەیان گرفتەوە دەناڵێنێت و مامۆستایانیش موچەی 4 مانگیان وەرنەگرتووە. دۆخێکی کۆمەڵایەتی و ئابووری زۆر خراپ لە ئارادا بوو. ئێستش کە ئێمە دوای 24 ساڵکەوە یادی ئەو دوو پەپولەیە کرێتەوە چنار و هێمن، ئەوەی کە بەفرکردنی بە پەیکەری شارێک و بەفر ڕقیکردنەوە. بەداخەوە ئەتوانین بڵێن دۆخێک خراپتر لەو دۆخە ئابووری و کۆمەڵایەتیەکەوە ئەو زەمەنە ئەوانی تێدا ڕقبوونەوە ئێستا قوتابیان ئەیگوزارێنن. ئەو سەردەمەی کە چنار و هێمن تیایدا گیانیان لەدەستدا گرانی و نەبوونی باڵی بەسەر هەرێمی کوردستاندا کێشا بوو. ئەو کاتە بەهۆی نەبوونی موچەوە مامۆستایان و فەرمانبەرانی پەروەردە خۆبەخشانە وانایان دەوتە و کەمترین پێداویستی خوێندنیان هەبوو. زۆرێک لە قوتابخانەکانیش لە کابینەدا بوون. عومەر فەتاح، NRT، سەی سادق.